ئازیزان سڵاتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین بە خۆشحاڵیەوە بە یارمەتی هاوکارانم بۆم ئێوارەش بە پرۆگرامێکی نوێ هاتینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوای پرۆگرامەکە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت بۆم ئێوارەش خۆشەویستان میوانداری بەڕێز نەوزاد مستەفامان کردووە کە بەڕێزیان شاعیر و نووسەرن پێکەوە بوو توێژەکەین لەسەر نووسینەکانی و لەگەڵ ئەوەشا گوێمان لە چەند شعرێکی ئەم بەڕێزا بێت یاخۆ چەند بەرهەمێکی کاک نەوزاد زۆر بەخێر بێن. زۆر سپاس ڕێز و پێزانین بۆ بەڕێستان بۆم بەسەرکردنەوەیە خۆشەویستیم بۆ تەواوی بینەران. خۆشحاڵی نەمیوارە بە ڕێزیشتان بەخێر بێ سەرچاوان. کاک نەوزاد پێم خۆشە بزانم کاک نەوزاد لە کێو دەستی کردووە بە کاری نووسین یاخود لە ساڵی چۆنەوە دەستت پێ کردووە؟ من بە ڕسمی لە ساڵی 1990 ئەنووسم. بەڵێ. ئیتر لە مەجای زیاتر لە ژانری شعرایی شەکەم زیاتر لە چەند بەرهەمێکم هەیە. بەڵێ. و یەکەم بەرهەمیشم ساڵی 2013 چاپ کرد. لەنەوەیە کۆ ئەنووسیت بەڵام 2013 یەکەم بەرهەمە چاپ کردووە. ئەم مەجالە زۆرە بۆ هۆکار زۆرن. ڕەنگە ویست بێتم بژاردەیەکی باشکەم خۆ تۆ ناکرێ هەموو بەرهەمەکانت چاپ بکەی دواتر دۆخێکی سەختی ئابووری هەیە بۆ ساڵانە بەڕاستی پێت بڵم گرانیکی بێوێنە بووە تۆ نەئەکرا لەو مەجالەیە بژێوی ژیانت طبعا لە پێش هەموو شتێکەوە ناکرێت تۆ بەرهەمەکان چاپ بکەیت واز لە ژیانی تایبەتی و خێزانی خۆت بێنی لەبەرەوە بەرهەمەکانم خستە کاتێک کە ڕاستی پێ بڵم ئاهێکمان هاتبووە بە بەراو توانیم پیاچوونەوەکی باشیش بۆ هەنراوەکان بکەم من هەر چۆن بڵم پنتی خۆم وایە تەبعی خۆم وایە لە هیچ شتێکە پەلە ناکەم بۆی بتوانم بڕیاری دروست بم بۆی بتوان پەشیمان نەبمەوە ساڵی 2013 دوایەوە چەند هاوڕێیەکەم ئەوانەی پێش خۆم بینیان و توێژی تەواومان لەسەر کرد ئاوازەکانی نامۆیمان چاپ کرد. باشە هیوای سەرکەوتنە بۆ خوازی کاک نەوزاد نووسینەکانە تەنها لە بواری شعرایە؟ ڕاستی من ئەبێ بڵێن تەنها لە مەجای شعرانیە لە مەجای پەروەردەیان نووسم خۆم مامۆستام دواتر ماوەیەکی زۆر ڕاستی هۆکاری دابڕانەکەم بیرم نەبوو یەکێ لە خاڵەکانشەوە من میدیاکار بووم وەکو بەڕێستان ڕۆژنامەنووس بووم بۆ چەند کەناڵێک بەم کەناڵی بەڕێزیشتانەوە جێگەی فەخر و شانازیە کە ئیشم بۆ کردووە بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ کەواتە ئەرکت قورس بووە بەڵێ بۆ ڕادیۆ کارم کردووە ڕیپۆرتەر بووم بۆ کەناڵی ئاسمانی کورسات ماوەیەکی زۆر بەڕاستی دابڕام و دواتر چوومەوە سەر کارێک زۆر باشە خاوەنی چەند کتێبی شعریت؟ بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد لە ئێستاە خاوەنی 4 بەرهەمم 4 پەرتوکە شعری ئاوازەکانی نامۆیی خەرمانی کۆچ طبعا ئاوازەکانی نامۆی 2013 وەکو ئاماژەت پێەیە خەرمانی کۆچ 2014 بۆنی پاییز 2016 دوادیداریش 2019 طبعا چاپی یەکەم تەواو بوو لە ئێستاە هاوڕێیان هاوکارانم خەریکی چاپی دووەمی ئاوازەکانی نامۆین لە بەرنامەیە بۆ ساڵی 2021 کۆی ئەم بەرهەمە لە کۆبەرهەمێکە بە ناوی بۆ تۆوە پشت بەخوا چاپەکرێوەکەوێتە بەردیدی خوێنەران بۆ هیواین کە بەرهەمەکەشت هەر لە شاشە جوانەکەی گەلی کوردستانەوە ببینینەوە و گوێبیستیان بین پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی بەڕێزت بێ. زۆر باش فەرموو بە چاوان تەرمەکان چیتر تەرمەکان مەنێژن بۆ بچنە گۆڕی تەنگوتار بۆ لەشمان خۆراکی خاک بێ لەسەر چی بکرێن گۆڕە و شار با تەرمەکان لەبەر خۆر بن لەبەر چاومانە بگەنێن مێرو لە زامان بە ئاڵێ خاک بە ئازارمان پێکەنێ با جەستەمان لێک بترازێ خانە خانەشی بێتەوە کە سوکار لێمان بڕوانێ تەرمی کەسمان نەبنەوە مێژوو قاقا پێکەنێ ڕۆژگار دڵمان ناداتەوە دڵی ئەویشمان زویر کرد خاگامێزی ناکاتەوە با تەرمەکان لەبەر چاو بن لە شەر ماوشک ببنەوە با دارەکان دەستمان بگرن جەستەکانمان بچینەوە دانە دانە ڕێکیان بخەن لەسەر یەکتر کۆی کەنەوە
لە کاسەی سەر لە پەنجە و دەست دڵی تووڕەی پڕهەست و نەست بربەستێکی بەهێز چیەکەن ڕێ لەو ڕووبارانە بگرێ کەس سەرچاوەکەی نازانێ ئەو بەڵێنانە لە گۆڕنێ وەکو ماسی هەموو کاتێ لە لای سەریەواگەنێ بەر بەو ڕەشەبایە بگرن بەری ڕەنجتان ناداتەوە دەستی ئەو هەورانە کۆتکەن خەرمانی ژی نەباتەوە قاچی و دەعبایە ببڕن بێ دەربەستە و ماندوو نابێ بە بێباکی بەری ڕەنجتان لە هەردوو لاوە ئەچنێ دەستی هیوەکانتان بگرن دەستی هیواکانتان بگرن لە نووکی خامە بڕوانن جا دەبینن کە خۆر لە ئاسۆتان هەڵدێ وەک شەمشەمە بۆ دوورە فڕێ دەرگای و پرسە واڵاکەن هەموو وەڵامی ئەزانن وەلێ ئەفسوس کەس بە ئاوازی ناژەنێ پڕ بە گەروتان هاوارکەن بڵێن جەخار جەخار ئەی یار لە نهێنی 74 درۆی شاخدار و 96 زامی بەسوێ و 2017 بەڵێن و بڕیاری بێکردار تێنەگەشتین جەنابی یار. سپاس بۆ بەڕێست. سپاس بۆ تۆش کاک نەوزاد بەخێر بێتەوە. زۆر سپاس. ئەو پرسیارە لە لام دروست بوو ئایا کاک نەوزاد شاعرەکانی زیاتر خوان لە چیا بین و نووسینی شاعرەکانی ئایا تەنها سیاسین یان هەمەڕەنگن؟ ئەوەمان باتەوە بۆ ئەوەی کە شعر چەند ئاستە چەند بەشە هەر وەکو زانیاریەک بۆ بینەران بۆ نووسەران بۆ هەندێک لە شاعران وای سەرەتا دەست پێکەن طبعاً نووسین دوو ئاستی هەیە ئاستی باڵامان هەیە و ئاستی نزممان هەیە ئاستە باڵەکە دەقی کراوەیە دەقی شعری پەخشانیە چۆنت پێ بڵم پۆستەرە شعرە شعری درامنیە وەکو ئۆپێرا و نازم لە بکاتە لە یادنی ئۆپێرا و داستان شعری باڵادەمان هەیە چیرۆکە شعرە پۆستەرە شعریمان هەیە هەناسە شعریە شعری کاریکاتێرمان هەیە شعری لیریکمان هەیە ئەمە ئاستە باڵاکانن ئاستە نزمەکان چین ئاستە نزمەکان ئەوانن کە بۆ نمونە بۆ بۆنەیەکی تایبەت دەنووسێ نووسەر شاعیر زۆر لە خۆیەکە بۆ ئەو بۆنەیە شتێ بنووسێ ئەو شعرانە ئەو دەقانەی کە پڕن لە ئامۆژگاری و پند بەڵام بە کێش و سەروە ئەنووسێ ئەو دەقە پڕ هەیەجانەی کە خاڵیە لە وێنە لە خەیاڵ ئەمە هەردوو ئاستەکەیە. باشە کاک نەوزاد شعرەکانی خۆت لە کام ئاستیان ئابینیتەوە؟ من هەوڵم ماوە لە زۆر بوارە بۆ نمونە لە بواری کاریکاتێرە ئیشکەم بەتەنز هەوڵم ماوە لە مەجای نەتەوەیە ئیتر ئەمە هەموو بەرهەمێکم زیاتر لە 15 لاپەڕەی دەستپێکی سەرەتای شعری نەتەوەیە بۆ خاک و نەتەوە نیشتیمان هەوڵم ماوە چین و توێژەکانی کۆمەلگا لە بیر نەکەم زامی کەسێکی هەژار کەسێکی نەدار لە یاد نەکەم هەوڵم ماوە چۆن بڵێم خامەی خەڵک بم ئازار و نەهامەتی ئەوان لە خۆما ببینمەوە بۆی بتوانم شتێ ببەخشم ئەوان خۆیانی تیا ببیننەوە. زۆر باشە کەواتە بە باسی شعر بکەین بنەماکانی شعر وەکو زانست. وەکو زانست شعر وەکو زانست کۆڵەکەی بنچینەیی هەیە یەکەمیان کە زۆر گرنگە زمانی شعریە چونکە شاعیر چەند خەیاڵی فراوان بێت چەند بەتوانە بێت کە زمانی شعری ڕەکیک بوو کە زمانی شعری ناسک بوو بەرهەمێکی خراپ ببەخشێ وەکو ئاماژەمان پێکردووە ئێمە هەموو کات وێنە ئەکەین خاتون وێنەکانی ئێمە لە بری فڵچە و ڕەنگ بە پێی وشە وێنە ئەکەین ئەگەر زمانی شعریمان لەق و ناتەواو بێ بەڕاستی کارە ساتە ئەمە یەکەم خاڵ دووەم بنیادی شعری لە نێوان فۆرم و ناوەڕۆکە سێهم ئاوێتی کیمیایی وێنەیە ئاوێتی کیمیایی وێنە چۆن تۆ هاوکێشەیەکی کیمیاییت هەیە سەرەوە چەند بڕگەیە خوارەوە چەنە بەشی سەرەتای شعرەکەت بۆ کەسی یەکەم قسە ئەکەی
باشە کەسی یەکەمی تاک نابێت لە بەشکا بێ بە کۆ کەسی یەکەمی نادیارە بۆ نمونە بێ بە کەسی سێم ئەمەش ئاوێتی کیمیاییە دوایەوە ڕیتممان هەیە مۆسیقامان هەیە هەموو شعرێک خۆی ئاوازی خۆیتیایە باش دواتر خەیاڵ و وێنەی شعریمان هەیە کە زۆر گرنگە ناکرێت ئێمە هەموو شعرەکانمان بە کێش و سەروا بێ بەڵام خاڵی بێ لە وێنە خاڵی بێ لە چۆن پێ بڵم خەیاڵی جوان لە ئەندێشە لە بەو خەیاڵ و ئەندێشی تۆتوانی وێنە بکەیت ئەخیر شتمان ئێستاتیکامان هەیە و جوانکاریمانێ هەر دەقێککە ئەنووسێ هەموو شاعرەکان پیاچنەوە هەوڵێن ئەو وشانە بەکاربێنن ئەو پەیوانە بخەنە ناو شعرەکانەوە کە هێز و توانە بەخسێ بە شعرەکانیان لەبەرەوە هەر کەسێک ویستی دەستکا بە شعر ئەبێ ئەمانە لە بەرچاو بگرێ بەو مەرجانن نەی نەبێتە بەربەست لە بەردەمیا تووشی شۆکی نەکە تووشی فۆبیای نەکا بترسی و بڵێ نانووسم ئەبێ ئەمانە لە بەرچاو بگرێت کاتەوە ئەو پرسیارەمانە لە گەڵاڵا کات ئایا هەموو کەسێک ئەتوانێت ببێ بە شاعیر زۆر جار ئەوترێ شعر تەنها هەست و سۆزە بەڕاستی ئەمە من پێم وایە ئاسانکردنی سادەکردنی شعر تەنها هەست و سۆز نییە شعر زاکیرەی باشیەوێ بەڵێ توانای پێوەلکاندنی ئەوێ توانای لێکدانی ئەوێ ئەبێ بتوانێ هام ئاهەنگی و چۆنت پێ بڵم تەوازنی وشەکان ڕاگرێ وەکو ئاماژەمان پێەیە هەموو کەسێک ئەتوانێ کاتێک خوێنەرێکی باش بێ ئێمە ناتوانین هیچ بەرهەمێ ببەخشین تا خوێنەرێکی باش نەبین بەڵێ کەواتە شاعیر بەچی پێوەرێک ئەتوانین ئێمە بیپێوین یاخود چۆن ئەتوانی شاعری هەڵبسەنگێنین ئاستەکەیەتی ئاست و توانای شاعرێک ئێمە چۆن ئەتوانین هەڵبسەنگێنین شاعرێک خۆی وەسفی خۆی بکات و باسی خۆی بکات یاخود بەپی پێوەرێکە ماتوانین ئەو ئاستە هەڵبسەنگێنین بەڵێ ئەو ڕستەی بەڕێز برنیێ بۆ لای شتێکی سعدی شیرازی ئەڵێ میسک ئەوەیە کە بۆنی بێ نەک ئەوەی عتار هاواری بۆ بکە لێرە تێگەین ئەوە بەرهەمەکانمانە ئێمە ئەپێوێ بەرهەمەکانمانە ئاستی ئێمە دیارەکە نەگوشە و قسەی خۆمان بۆ نمونە کەسێک سەرەتا هەمومان بۆ خۆناغیان ڕۆشتین شتێک ئەنووسێ پێڵین نووسینی بێگیان خاڵیە لە وێنە خاڵیە لە سۆس خاڵیە لە هەر هەست دەکات دەردە دڵیەکی خۆیەتی و دەریە بڕێ دوای ئەم ئاستەیەتە ئاستێکیکەوە کە ئەڵێ خولانەوە لە بازنا بۆ نمونە من سەرسامم بە شاعری گەورە عەبدوڵڵا پەشیۆ ئەکەومە ژێر کاریگەری ئەو بەرهەمەکانی خوێن کە هەستەکەم ئاستم زەعیفە ئەکەومە ژێر کاریگەری ئەوەوە ئەچمە ناو بازنەی ئێوە لەسەر ئیشی ئەوە ڕۆم بەڵام زۆر مهمە ئەو نووسەرە ئەو شاعیرە ئەو پنتە بە جێبێڵێ ناکرێت تاسە لەسەر ئەو بچکە لە چوارچێوەیە کامێنێتەوە دوای ئەوە ئاستی سێم هەوڵدان بۆ بڵاوکردنەوەیە هەر شاعیرێک هەر نووسەرێک کە خۆی ئەبینێ بەرهەمەکانی لە هاوتەمەنەکانی لە هاو نووسینەکانی هاوکارەکانی جیاوازە پێی خۆشە بەرهەمەکانی بڵاو بێتەوە زۆرترین خوێنەر و وەرگر بیبینێ لەبەرەوە هەوڵەدا بڵاوی کاتەوە ئەمە ئاستی سێمە بەڵام ئەم ئاستی سێمە زۆر گرنگە بۆ نمونە ئەگەر کەسێک لە ئاسێکی باشە بێ و ڕۆژنامە و گۆڤار و کەناڵەکانی تەلەڤیزیۆن و ئەمە گرنگی پێنەدا ئەم کەسە والەکە تووشی بێهیوایی بێ وای لێ ئەکات واز لە نووسین بێنە و زۆربەی نووسەر و شاعیرەکانمان لەم قۆناغەیە وازەهێنن کەواتە ئەرکێکی قورسیش لەسەر دەستگاکانی ڕاگەاندنە ئەبێ ئەوانیش چاوی کامێراکانیان یاخود چاویان لەسەر هەموو نووسەران بێت تاکو بزانن ئەوانیش بهێنە مەیدان و هەڵیان بسەنگێنن بۆی تەنها کۆمەڵێک دەموچاو نەبێت لەسەر شاشەکان بەردەوام دووبارە بێتەوە ئەو کەسانەشی کە سەرەتا دەستیان پێکردو یاخود ماوەیە کە ئەنووسن و هەتا ئێستا نادیارن پێویستەکات ڕاگەیاندنەکان بیان هێنە مەیدان نیشانیان بن توانەکانیان پیشانی خەڵک بن تاکو بزانن توانای ئەوانش لە چی ئاستێکە وایە بەڵام خاڵێکی شەیە ئەگەر کەسێکیش بینیتە ئەو ئاستا لەو ئاستەیانە بێ ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان تووشی لە خۆبایی بوو بێ تووشی غرور بێت چۆنت پێ بڵم ئەگەر ئێستا کەسێک لەو ئاستا گەورەترین خاڵی ڕووخانی مرۆڤ لە خۆبایی بوونە کە تۆ کەسێک ئێنی لە ئاستی یەکە ئەیخیتە ئاستی سێ کە خۆی بینێ و لە کەناڵەکان دەرەکەی و لە گۆڤار و ئەمانە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان
دوو لە ڕێبەڕێستان و بینەران تووشی لە خۆبایی بوون ببێت بەتاکیت کاک نەوزاد ئێمە هەمیشە قسەمان لەسەر ئەوە کردو ئەبێ بزانیت کێ ئەهێنیتە مەیدان و بەچی شێوازێکیش ئەیهێنیتە مەیدان چونکە زیاد لە حەد گەورەکردنی کەسەکان جۆرێک لە غروری دروست دەکات جۆرە بە لە ڕێبردنە دروست دەکات کە بەداخەوە ئێستا لە سوۆشیال میدیاکان لە ڕاگەیاندنەکان ئەیان بینین کە کەسانێک گەورە ئەکرێن کەسانێک ئەهێنرێنە مەیدان کە بەڕاستی لە ئاستی ئەویانین تەنها پیشانیش برێن بەداوای لێبوردنەوە ڕووی دەمان لە هیچ کەسێک نییە بەڵام ئیتر ئەوە بۆ بینەر بۆ خۆیانجێ ئەهێڵین و بۆ بەڕێستان بە چەنەهای وەکو بەڕێزیشتانجێ ئەهێڵین ئەوەی کە تەنها قسەی من نییە قسەی زۆرێک لە کەسانی دیکێ و ئەویان باس کرد. ئەمە دەست خۆش ئەمە خاڵی سێم بوو خاڵی چوارەمان چون گەیشتن تێگەیشتن لە نووسین تێ ئەگەی ڕای لەگەڵ نووسینە کە قۆناغی سێم ڕای لەگەڵ نووسینە ئەو ترس و دڵە ڕاوکی و ئەوەی جارانت نابێ ڕای لەگەڵ نووسین دوای ئەگەی بە نهێنیەکانی نووسین واز لە وشە فرێدان و ڕستە فرێدان کاواتە کاک نەوزاد ئەبێت ئەو کەسەی کە دەست ئەکا بە نووسین جارێ خۆی پێ بگەێنێ خۆی گەورە بکە متمانێت بە خۆی بکات خۆی دروست کات ئەنجا هەوڵبا لە ڕێگەی نووسینەکانیەوە ئەو گۆڕانکاری ئەو پەیامی کە ئەوێت بگەێنێت بە بەرامبەرەکەی. چوارم خاڵوتمان تێگەیشتن لە نووسین دواتر گەیشتن بە نهێنیەکانی نووسین لەو کاتەیە ئیتر مرۆڤ ئەزانێت چوشێک بەهێزە هەوڵی دروستکردنی وشەی نوێدا ڕاستە هەوڵەدا ئەو شانە هەڵبژێرە کە توانا و سەنگ و بەهێزیە بەخشن بە نووسینەکەی لە کۆتا بەشە کۆتا ئاستا ئاستی داهێنانە ئەو کاتە نووسەر شتێگە نووسێ خوێنەر وەرگر تووشی شۆگەکە تووشی شۆکی ئەدەبیەکە ناچارە بێ بۆستێ ناچارە بێ گوێی لێگرێ سەرسامە بێ پێی ئەمە ئاستەکانە زۆر باشە کەواتە لەو بابەتە بێنە دەرەوە گوێمان لە بابەتێکی کرد بێ فەرمونون. زۆر باش بمبورە من تەنها ئەو دەقەیانم تۆسێک دوور درێژە ئەمانە هەمووی پۆستەرە شعرین هەمووی بروسکە شعریە ئەکرێت چەند بروسکە شعریەک ئەتوانی چەندانەیە بخوێنیتەوە پێیان شۆڕەبیەکی سەرسپی گرێی دڵی بۆ دارچنارێک کردەوە شەماڵ بیستی بەنهێنی بۆ دارستانی گواستەوە کانی گریا ئاسمانە خۆیە خواردەوە ڕقی سروش بوو بە گڕکان شاخ دڵی خۆی تەقاندەوە پڕیشکی گر پەیامی دڵی سروشتی بۆ شارەکان گواستەوە پەیام گەیشت ماڵ لە دوای ماڵ کەس وەڵامی نەدایەوە نواندن لە دوادیداری جوانێکە لە ژێر سایی یادگارێکە لە دوای گوزەر بە توولەڕێی کوچەی ئازار و ژانێکە لە دوای توێشووی گەرمی نیگا لە دوای باسی خەمی دنیا داواکە ماسکی بێخەمی بپۆشم هەتا ئەکرێ ئاسایی بم بەرگی نامۆیی فڕێبم وتم گیانە من ناتوانم هونەرمەند نیم کاری نواندن نازانم بەخت دیسان کەشکۆڵی لە کۆڵنا کۆچەریە و دڵی من پەناهەندە و ئاوارەیە لە ناو زەریای قۆڵی بێبن بەلەمێکی تێکشکاوە دێت و دەچێ بەدەم باوە لەگەڵ زریانە بە شەڕدێ بۆ ساتێکیش نەوەستاوە ڕوو لە هەر کەناری ئەنێ با ئاراستەکەی ئەگۆڕێ ڕۆژگار بەختی کوڵم داوە
هەر بۆ قوڵاییە نێرێ سەردان هەر کاتێ بێ ئاساییە یەکشەممە بێ یا دووشەممە یا لە ڕۆژانی دواییە بە جەستە و ڕوح تا مەزرۆتم هەتا مردن چاوەڕێتم ئەم عشقەی من ئەبەدیە هەر فەرهادەکەی جارانم دارتووەکەی بەرماڵتانم بۆچی متمانەت پێم نییە منم تین و یادی جاران مەستی تامی کوڵ و لێوان پێم ناڵی شەرمی بۆ چییە چاوەڕوانم لەگەڵ مابی بە ئەمەک و بە وەفابی گەرمەی ڕۆژی دواییە بۆ هیوای بێت بۆ هیوای بێت بەردەوام بینیان پرسیار با یەک دوو پرسیاری کە بکەین فەرمو پرسیارێکم لا دروست بوو ئاساییە بەڕای تۆ ئەمە ئاساییە شاعیر بکەوێتە ژێر کاریگەری شاعیرێکی دیکەوە زۆر ئاساییە وتەیەکەیە ئەڵێ ئەوەی هەناسە بە ئەکەوێتە ژێر کاریگەریەوە ناکرێت کەس نەکەوێتە ژێر کاریگەری کەسەوە بۆ نووسینی شاریش بە هەمان شێوازە بەڵێ بەڵێ ئەبێت جگە لە شاعیر ئاساییە بکەیتە ژێر کاریگەری ڕەگەزی بەرامبەرەوە بنمونە بۆ نووسینی شاعیر ئاساییە ناکرێت لە بیریکەین فرۆخ و ئەدۆنیس کە دوو ڕەگەزی جیاوازن لە ژێر کاریگەری ئەگەر هەڵە نەبم جاپۆی ژاپۆنیا بوون باش ناکرێ سەرسامی گۆرانی شاعیر بشارینەوە بە شیلی لە دەقێکا زۆر بە وازحی ئاماژەی پێکردووە لە ئەی بولبولە کە سوودی لەو بینیوە لەبەرەوە زۆر ئاساییە زۆری کەش ڕەنگە ئێستا لە خەیاڵمانە بن بەڵام زۆر ئاسایە مرۆڤ لەژێر کاریگەریە بێ بەڵام ئەبێ زۆر بە ئەمانەتەوە کە تۆ سوودی لێ بینی لە دەقی ئەبێ چۆن پێ بڵم خۆت لە خیانەتی ئەدەبی لە ناپاکی ئەدەبی مەبەستت لە خیانەتی ئەدەبی چییە؟ خیانەتی ئەدەبی بۆ نمونە وشە و دەستەواژۆ ڕستەیە ئەڵێ ئەو لەلایەن شاعیرێکەوە بۆ ببرێت لەلایەن شاعیرێکەوە بۆ نمونە ئەڵێن وشە چکە لە ئێستا ڕەنگە زۆر ئەومان بەرگێ بکەوێت میوزیکەکە براوە ستایلەکەی براوە نازانم کۆمەڵەشت هەیە کە باس ئەکرێ مەبەستت لە ئەوەیە بۆ نمونە من لە مەجای نووسینە باسەکەم باش وشە و دەستەواژە ئەگەر لە ڕستەیەکە بە ڕیتمێک هات بێت ناکرێت کەسی کێ بە هەمان پێگەی زمانەوانی و ئەدەبی دایبەزێنێ بۆ نمونە هەر لە خیانەتی ئەدەبیە دزینی بیرۆکە هەیە بیرۆکەکە وەرەگرێ بە شێوازێکی کەمە گۆڕانکاری تیاکە بە شێوازێکی کە شێوازێکی کە هەیە فۆرمەکە ئەبا بەڵام شێوازێکێ دەقاو دەقڵ جا خۆش ئەوەیە کە من سوود لە بەرهەمی بەڕێز دەبینم لە بەرهەمی هەر کەسێکیکەی پێشخۆمە بینم ئاماژەی پێ بم ئاماژەی پێ بم بڵم ئەمامە لەوە من پێش ئێستا باسم کردتم گۆران بۆ هەموو توانایەوە گۆرانی شاعیر کە چۆنت پێ بڵم مامۆستای ڕێبازێکی نوێی شعری بوو کە لە ئەی بولبولە سوودی لە دەقێکی شیلی وەرگرتووە ئاماژەی پێیەوە چ جای ئێمە ڕاستە زۆر باشە کا گۆران کاگنۆزە زۆر داوی لە بردنەکەم بە ناوی گۆرانت هێناونەوە هات زۆر سپاس بۆی کەم ئێوارە لەگەڵمانە بووی خۆشحاڵ بووین گفتوگۆیەکی چێژ بەخش بوو هیوای سەرکەوتنەوە بۆ خوازین و دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ تۆش کتێبی ئازادبوون لە دەریا و نوقمبوون لە زیندان بڵاو کرایەوە
بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە نووسەر و ڕووناکبیر و ڕۆشنبیرانی ڕێکخراوی CDO مەراسیمێکی ئەنجامدا بۆ ناساندنی کتێبی ئازادبوون لە دەریا و نقومبوون لە زیندان کە لە نووسینی چیا هاوارە و باز لە نەهامەتیەکانی دوای شەڕی ناوخۆ و کۆچی گەنجان بۆ ئەوروپا و ئەو ئاستەنگیانەی دێتە بەردەمیان کە بەسەرهاتێکی ژیانی نووسەر و کردوێتە کتێب. چیا هاوار نووسەری کتێب. لە ڕاستیدا کتێبەکە باس لە نەهامەتیەکانی شەڕی ناوخۆ ئەکات دەرهاویشتەکانی شەڕی ناوخۆ ئەگا کە لە ساڵانی ڕابردوودا لە کوردستان بوونی هەبوو بەداخەوە کە ئێستاش بە فۆرمێشتر هەر هەیە ئەم ڕووداوانە با بڵێن ڕووداوەکانی ناو کتێبەکە کۆی گشتی باس لە گەنجێکی 20 ساڵەکات کە لە تاو شەڕی ناوخۆ ئەوێ وڵاتی شترکاتە نیشتیمانی خۆی و سەر هەڵەگرێت لە ڕێگا تووشی کۆمەڵێک نەهامەتیە بێت کە هەم ئەکەوێتە بەحری ئیجە و کۆمەڵێک هاوڕێ ئەخنچێن و هەم دواتریش کە ئەیگەڕێنەوە بۆ وڵاتەکەی خۆی ئەیخەنە زیندانەوە چواردە مانگ تەنها لەبەر ئەوەی کە سوکاری لایەنگری حیزبێکن ئەیخەنە زیندانەوە و دوازار بەدیلی شەڕ ئاڵ و گۆڕی پێەکەن. مە کۆی بەرهەمەکەیە هیوادارم بخوێندرێتەوە و سوودی لێوەربگیرێ. هیوای سەرکەوتن بۆ نووسەر چیا هاوار و پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن ئاسوودە بن.